بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم لخزمة زنجير بابتي أمويكان دولتك وخزمة إسلام جيان بسر أبين ديار دواي بيغمري خواه صلى الله عليه وسلم خلافة الراشدة دسي بيا كردو سوار خليفك دواي أو دولتي أمويكان دسي بيا كردو. دولتي أمويكان بسيدنا معاوية رضي الله رحمة خواه دسي بيا كردو. دواتر يزيد، دواتر مرواني كوري حكم، دواتر عبد الملك كوري مروان، إنجا وليدي كوري عبد الملك كدرسي بيشو باسمان كردو. أمر باسي دوهم كوري عبد الملك كوري مروان أكين كسليماني كوري عبد الملك. ديارة عرزم كردن ك عبد الله كوري زبير خويشي بيني لخوا لقل عبد الملك كوري مروان زورانيان أجرد عبد الملك كوري مروان يخدع بعرزة شوار خنجري ليدا، خنجر كان تثبيت بون للزاوية كرابة معبير كخويش أبو شوازن بيني وإيش تعبيري لك داوتي أو شوار كوري عبد الملك كوري مروان ابن خليفة. أم شوار كوري بريتين لوليد لسليمان ليزيد لهشام لدواء عبد الملك كوري مروان شوار كوري خوي بونة خليفة. عبد الملك كوري مروان عرزم كردن يكيك لداهية والسياسية زور قورة كان ديار وليدي كوري خوي دانا لدواء وليدي سليماني دانا ولي زور هولي دابوي سليمان لا بري بلام سليمان قناعتي نأكرت يذكر رجل كورة كان خوي دابنه دواتر لدواء وفاة وليد سليمان وبا خليفة مسلمان لصالي نوتو الششي كوتي نوتو الششي هجري واتا 6 سالك دواي وفاتي بيغمر صلى الله عليه وسلم دواي هجرت بابلين هشام سليمان هاتو تسر حكم. سليمان طبعا مساري دولتي أمويكاني قوري لزور لاو يكي لوش تزور قرنقاني بي ألين زمن عصري كي زور ذهبي بالنسبة لسليمان بريتي بلوك أو شوازا تنديل لحكمة لزمن سليمان نبو بلكو سليمان زور قرنقي بشوراي مسلمان أدا. ابن سيرين فرمى رحمتي خواه لسليمان كور عبد الملك به يكمين كاره كدسي بيكردو بخليفة مسلمانان برياري داك نوج لكاتي خواه أبي بكر وأنجام بدري هيج كسي يقول نوج تأخير كا. طبعا استأجر دقيقتان دابة مثلا لمزقوتا كان مثلا دقيقة رأى واستنى قد دقيقة نيد ما وصاك اعتيادين نوجك أكره أو شوازا لبيشتران نبوه چونکە خەلیفەی مسلمانان یا گەورەی ئیماندا یا ئەمیرێک ئەم نوێژەی جێبەجێ کردووە جاریوە هەبوو نیو سەعات تەخیر بۆ خەڵکە دانیشتۆ چاوەڕێیان کردو. سلەیمان قەراری دا کە بە هیچ شێوازێک نوێژ تەخیر ناکرێ. بۆیە ئیبن سیرین ئەفەرمێ ڕەحمەتی خوا لە سلەیمان بە یەکەمین کارێکە کردی باشترینی ئەو نوێژی لە کاتی خۆیان جێبەجێ ئەکرد. دووهەمین و کۆتا کاریشی ختمی خلافەکەی بوو کە عومەری کوڕ عەبدولعەزیزی لە شوێنی خۆی دانا نەک کوڕی خۆی و نەک وەچەی خۆی. ئەمە كاريكي زور قوري سليمان كزمنكي بزمنكي زور جواز وصف أكري بي ألان عهدي جديدي أمويكان عهدي تازي أمويكان كدس بيئكا أسلوبي زور حكيمي زور تايبتي هبو أهل شوراي لأهل علم لدوري خوي كوكر دوا وخلقي زور هان أدابوي بقرا نوسر قرآن افرموا اتخذوا كتاب الله إماما ورضوا به حكما قرآني خواز اللي زوبا إمام تان بي روشن كروي الريتان به همو حكمه كان القرآن بي رازي بنو لقل يابن مفهومي خلافة لا أم زور قوري خطبة إيكي كسالتاي خلافتك هري شكلو خليفة ندسي بيه كردو أو خطبة زور قرنقة أو خطبة وهاي كردو ك سياستي أو خليفة شون بو بي أو دار رشتوه أبو شوازة كاري كردو بو الليرة بأشكرات دينداري وخواناسي سليمان لمسألة حكم دا صلاة أخوانيته أفرمي جعل الله الدنيا دارا لا تقوم إلا بأئمة العدل ودعاة الحق. خواجل جو أم دنيا يكلو تمالك كبهيش وزيك راجير ناكري إلا كمال أئمة وقوري عادل نبن كمال دعاة حق نبن
وإن لله عبادا يملكهم أرضه خوا جل جلاله كمال عبدي هنك أن كاتخاوني الزوي ويسوس بهم عباده أن كاتخاوني السياسة خلق أبن بر ويقيم بهم حدوده ورعاية عباده خوابه أوان حدود كان خوي أبارزه رعاية عبد كان أكره دواتروي كذا خلق فرموي والله لولا أن الخلافة تحفة من الله كفر بالله خلعها لتمنيت أني كأحد المسلمين فرموي والله أجر مسألة خلافة تحفو خلاطك جوري خواي نبوي كإذا بيش العبد كانوا كافر بون أجر إنسان وازي لبنه أجر إنسان أمريكي بيس في الرابطة تأتي لكاروباري أو أخوا تحديد أمك سيكر بمهامك واجب لسري مهامك جيبك أفرمي فوالله أجر أما نبوة تمنام أكل لو كم رجيك يقومكو إيه ولم بزمي السياسة أم حالان نبم دوات الروي كذا أولاد كان عبد الملك أولادي زور بو فرموي فعلى رسلكم بني الوليد لسر خوبا هيمن بن فإني الشبل عبد الملك وناب مروان نلان سليمان كسيك دين دارو خوانا سولاواز من بتشير عبد الملك وعشا زاد الشير يا شير زادي بريتيا عبد الملك وريايكي أم هموي هي وناب مروان كلبي مروان چند تند بولا برانبر نفركاني برانبري كبرابريان كرو من وكو أوهم أجتان دي ب ونزانا كبجول جول وحركة وقرمة كي أو جولي طبعا كلمة بكار هنا الصريف الأجفر أفرمون بمعنى أويك جي بي يان هواري واشتري بشوك فرمي أمانة من نالر زينة ونام ترسينة أجتان دي بحقوق خلق ببارزن خواهي قولة كردوميتي خليفة أم خلافة الدورية إما العدل وإما النار يان أوتا عدالة بلا سرزوية جيبجي كم يا أوتا أقرب لكم أكمو إن جريانتي أكا أفرمي فإني والله غير مبطل لله حدا هيج حد يكي خوانا فوتين مهما كان إيوش كردويتان ولا تارك لله حقا بحياتي ما فيك خوا وازدناهنم أنكثها عثمانية عمرية سياستك خوي ليلة درخ علي من عثمان عمري واتوكو إمام عثمان نرمم وكو إمام عمر تند أفرمي أما سياستي من سليمان رضا ورحمة خوي ليبن إنجا الشوراي زور بقرنجي لهموش وين كان دروس كرت همو أهل منطقة وشارك وشوينك شوراي كتابتي خوين ينهبوا أهل علم أهل حل وعقد لوي كاريا نسر أكرت فرموي سياستي شي بمشي وازو بوداناني هر أميري لشوينك أفرمي قد عزلت كل أمير كرهته رعيته هر أميري خلقي كرقيان ليبي إلا لا أبم ووليت على أهل كل بلد من أجمع عليه خيارهم همو أهل شوينك وجيقائك أو يعني خوان لبين خوان أهل خير يكان يعني قورا كان يعني اختياري كسي كان كرد اتفاقي يعني كرد لسري من أو كسا كان بقورا يعني وأمير يعني سليمان مصلحتي دولتك خوي لبيش هرشي اعتباراتي ترى وداءنا طبعا يكيق لو كساني كسليمان زهزوري خوش يزيد كوري مهلب قائده كي قوري بيشتر عرزم كلون كشون خوارج كان لسردسي أو طواو لاوازبون وكوتن يزيد كوري طبعا دواتر لزماني وليدة هم حجاج وهم وليد أوانا رقيان ليزيد هالقرتبو يزيد كوري مهلب وزور خوش يزبو الله سليمان بو سليمان بردبو الله خوي لما الله قورك خويا داينابو لدواوي كخوي بو بخليفة توقع كان أمدو كسا أمن داي كان خوش أفرمي هر دياريك أهاد بو يزيد نيوي أداب سليمان هر دياري بو سليمان نيوي أداب يزيد وتي أي يزيد تو بياوشي أتواني عراق بري بريو باوكت لي زور كاري قورو مزني كردو دو كاري لعراقا بيسبارت زور هوليا يزيد كاري سيم بيسبار بي نسبارت فرموي حرب العراق واعتبرشي عسكري عراق لقال نيجي عراق تو ايكي بلام خراج وكوكرنوي داهات عراق تو نايكي كسيكتريك نفريكتري دانا بو كردني لزورني شونا كان يتريشي هربو شوازة وزورك لواني كداينا لرأيتها إنساني زور صالح وخواناس كداينا بو اعتباراتي الدولي لها بيش هاتشي اعتباراتي ترودانا لزمني او عين المعارضة هبو بلا مصالحة كي زور قولي لقال همو معارضة كاني خويا كرد خوارج كاني هر همو بردة اواني كجيرابون تنها اويك بأشكرا
جوێنی بە خەلیفەکان ئەدا تەنها ئەوانەی هێشتەوە تەمەن خەواریجێکە لە فکرە توندڕەوە زۆر توندەکان ئەفەرمێ تەنها ئەوانەی لە سژنە هێشتەوە ئەوانی تری هەمووی ئازاد کرد لە هاشمیەکان پەیوەندێکی زۆر گەورەی هەبوو لەگەڵ بەنو هاشیمە لەگەڵ ئەولادەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەلی و ئەتباعەکانی ئیمامی عەلیە لەگەڵ هەر هەموویانە پەیوەندێکی زۆر پتەوی هەبوو لەگەڵ زوبەیریەکانە ئەحفاد و ئەولادی زوبەیری کوڕی عەوام و شوێن کەوتەکانی هەر هەمووی پەیوەندێکی زۆر پتەوی هەبوو هۆکاری پەیوەندەکەی لەگەڵ زوبەیریەکانە زۆرتر بۆ ئەگەڕێتەوە کاتێک ئەو کاتێک کە مناڵ بۆ عەبدوڵڵای کوڕی زوبەیر یەکێک لەو کەسانەی کە گردی سولەیمان بەڵام عەبایەکی زۆر جوانی لەبەر کرد خەڵکی ڕاستپارد کە ئەبێ ئەم کەسە بگەێنەوە لای باوکی بە سەلامەتی و بە سەربەرزی ئەمەی هەر لە دڵا ما بوو وەکو وەفایەک هەمیشە لەگەڵ زوبەیریەکانە زۆر باش بوو حتا جەعفەری کوڕی عەبدوڵڵای کوڕی یەزید کە قەرزێکی زۆر لەسەری بوو هەموو قەرزەکانی بۆ دایەوە مەجالی ئەوەی نەدا کە بکەوێ کۆمەڵە عولەمای زۆر گەورە بە دەوریەوە بوون بە تایبەتی ڕەجای کوڕی حەیوە تەم بابەتێک هەیە هەمیشە باسی ئەوە ئەکرێت کە عولەما لە دژی خلافەت بوون یعنی دژی سوڵتە بوون ئەو فکرە و مەفهومێکی ئیسلامی نییە غەڵەتە بەڵکو کۆمەڵە زاناما هەن زانای گەورە هەن هەمیشە ئەمانە توانیویانە لەگەڵ دەسەڵات ڕاگیرکردن نەهێڵن زوڵم کە یەکێک لەوانە دیارترینیان با بڵێن لە مێژووی ئیسلامیە ڕەجای کوڕی حەیوەیە ڕەجای کوڕی حەیوە لەگەڵ عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە بوو لەگەڵ وەلیدیشە بوو لەگەڵ سولەیمانیشە بوو لەگەڵ هەرسێکیانە بۆیە ئەڵێن دەستە ڕاستی سولەیمان بریتیوە لە ڕەجای کوڕی حەیوە دەستە چەپیشی بریتیوە لە عومەری کوڕی عەبدولعەزیز ئەم دوو کەسە هەمیشە مشورەتێکی زۆر گەورەی پێکردوون ئەفەرمون تەنها دوو کەس هەبوون ئەیانتوانی لە جێگەکەی سولەیمانە دابنیشن لە جێگەی خەلیفەیە بریتی بوو لە ڕەجای کوڕی حەیوە لەگەڵ عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەجای کوڕی حەیوە عولەما زۆر وەصفیان کردووە ئەهلی حەدیث بووە ئەهلی فقه بووە ئەهلی خواناسی بووە عالمێکی زۆر گەورە قبوڵی هەیە لە هەموو جیهانی ئیسلامیە لەگەڵ ئەوشە هەمیشە لە سەلاطینەکانەوە نزیک بوو بەڵام لە دوای سولەیمانەوە ئیتر بردەوە لە سوڵتە دووەکەوێتەوە بە تەنها ئەژی ئەفەرمە قسەکانم کاریگەریان نەماوە تەئسیر لەسەر خەلیفەکان ناکە حتا ئەفەرمون هۆکاری ئەوەی کە سولەیمان کوڕێکی خۆی داننا عومەری کوڕی عەبدولعەزیز دانا ڕەجای کوڕی حەیوە بوو کە لە دواترە عەرزتانەکە ئەفەرمێ ئەم دوو کەسە بە تایبەتی زۆر تەئسیرێکی گەوریان لەسەر ڕەوت و ژیانی سولەیمان هەبوو بۆی سولەیمان هەمیشە لە هەموو شتێکا پرسیاری بە عولەما ئەکرد بە تایبەت ئەمان عالمی تری زۆر گەورەشە بوون لە حیاتی سولەیمانە ئەخوێنرێتەوە بە تایبەتی کەسێکیان بە ناوی ئەبی حازم ئەبوو حازمیشێکە لەو کەسانەی کە لە ساڵی 97 کاتێک کە سولەیمان حەج ئەکا بەلای مەدینەیە تێ ئەپەڕێ ئێوە بەرەو مەککە بڕوە ئەفەرمێ پرسیاری کرد لە خەڵکی ئەرێ هیچ کەسێک نییە بیری ئاخیرەتمان بخاتەوە وتیان بەرەوە وەڵڵا پیاوێکە بە ناوی ئەبوو حازم وتی ئەو کەسم بۆ بانکن کاتێک کە هات کەوتنە قسە لەگەڵ ئەمیری ئیماندارانە کۆمەڵی قسە ئەفەرمێ یەکسەر ڕاستەوخۆ پێوت وتی سولەیمان وتی ئەم جەفایەت چییە کە تۆ نایی بۆ لای ئێمە وتی ئەعوذ بالله ئەی ئەمیری ئیمانداران نە تۆ منت بینیوە ئەم ناسی نە من تۆم بینیوە ئەتناسم لەکوێ تۆ ئەزانی من ئەهلی جەفام دوای دانیشتنێکی زۆر ئەفەرمێ دواتر سولەیمان وتی وەڵڵای ئەم شێخە ڕاستەکە من غەڵەتم کرد اینجا ئەفەرمێ پرسیاری لەکردوتی ئێمە بۆ لە مردن ئەترسین فەرمووی ئێمە لەبەر ئەوە هۆکارەکەی ئەمەیە ئێوە ئاخرەتی خۆتان تێکداوە دنیا ڕێک ئەخەنەوە ئەو کەسشکەوە ئاخرەتی تێکسوو بێ حتمما حەز ناکە لە شوێنێکی ئاوەدانەوە بچێ بۆ شوێنێکی وێران ئەفەرمووی وەڵڵاهی ڕاستەکەی فەرمووی تۆ چۆن ئەو کەسانە ئەبینی کە بەرەوبەیان چۆن ئەکەینەوە لە حزوری خوایە فەرمووی زۆر ئاسانە یا کەسێکی محسینی یا کەسێکی موسیئی بەخوا کەسی محسین وەکو ئەوەیە کەسێک کە بچوو بێتە غەریبی و چەند ساڵ دوور کەوت بێتەوە بەرەو لای خۆشەویستەکانی بگەڕێتەوە چەند بە ئارەزومەندانە ئەگەڕێتە بۆ شێواز فەرمووی ئەگەر موسی و خراپەکاریش بی وەڵڵاهی وەکو عەبدێکی ڕاکردووە لە دەستی سەیدەکەی عەبدی ئابق ڕای کردووە کاری زۆر خراپی دنیا بەجێ کردووە ئێستا بە سەرشۆڕی ئەگەڕێتەوە فەرمووی ئەبەو شێوازەیە دواتر پرسیاراتێکی زۆر لە بینیانە تێ ئەپەڕێ ئەفەرمێ من چی بکەم ئەی ئەبا حازم ئەفەرمێ ئەمیری ئیمانداران هەموو ڕۆژێک هەموو ئەو شتانی کە کردوتە پیشانی قورئانی بدە بزانە قورئان چیت پێ ئەڵێ تی چۆن پیشانی بدەم فەرمووی ئین الأبرار لەفی نەعیم و ئین الفجار لەفی جەحیم بزانە ئەبرار و چاکارەکان لەناو بەهەشتان لەناو نیعمەت و نازان و ئەو کەسانشکەوە فجار و خراپەکارن لەناو
دۆزەخان لەناو ئاگران فەرمووی کام لە عەبدەکانی خوا زۆر فەضیلەتی زۆرترە ئەبوو حازم فەرمووی أولو المروءة والتقى ئەوانەی کە خاوەنی کەسایەتی تایبەتی خۆیان و تەقین و لە خوا ناسن فەرمووی کام لە کردەوەکان لە هەموو کردەوەی گەورەترە ئەبوو حازم پێوت فەرزەکان جێبەجێکێ مع ئیجتناب المەحارمی کە خۆل لە گوناهەکان و پارێزی فەرمووی کام دوعا زۆر گیرایە لای خوا فەرمووی دعاء المحسن للمحسن دعای ئەو کەسێک کەوا محسینە چاکەکارە بۆ دوعای کەسێکی تر کە محسینە ئیلا دوعاکەی گیرا ئەبێ فەرمووی کام سەدەقە زۆر باشە فەرمووی ئەو سەدەقەی کە کەسێک کەوا هەشتێکی نییە و داوا لێ ئەکات و پەناو پێ ئێنێ و تۆش پەنای ئەدەی فەرمووی کام قسە زۆر ڕاستە فەرمووی ئەو قسەیە کە ئینسان لە حوزوری خۆیان نەترسێ گەر بیکە ئەوە ڕاستترین قسە ئەو قسەیە کە لە حوزوری خۆیان نەترسێ وەلحاڵ بەم شێوازە مشورەتێکی زۆر و قسەیەکی زۆر لە بینی ئەبوو حازم و ئامۆژگاریکی زۆری ئەبوو حازم بۆ سولەیمان یەکێکە لەو دەلانەی کە زۆر ڕێزی ئەهلی علمی گرتووە و زۆر احترامی گرتوون وەکو تەڵەبەیەک لە خزمەتیە دانیشتووە یەکێک لە صفاتەکانی تری سولەیمان ئەوەیە لەگەڵ ئەهلی وەفایە زۆر بەکەڕەم بووە زۆر بەخشندە بووە وەفا صفەتێکی زۆر گەورەیە لە ئینسانە بەڕاستی زۆر کات ئینسان بێوەفایی ئەکا بەرامبەر بە ئینسانەکانی تر تەسەوور کە ئەگەر کەسێک چاکەیەکی لەگەڵا کردی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەوڵ بدە چاکەکەی بدەیتەوە ئەگەر نەتوانی چاکەکەی بدەیتەوە هەر نەتوانی ئیمکانی نەبوو ئەوەندە چاکەی گەورە بوو ئەفەرمێ دوعای خێری زۆری بۆ بکە ئەوەندە دوعای بۆ بکە تاوەکو دڵت ئەڵێ ئیتر پاداشتی کەسەکەت داوەتە ئەوەندە دوعای بۆ بکە دوعا زۆر گەورە ئینسانی ئیماندار دائیمە زمانی بە دوعایە ئەچێ بەلای ماڵی کەسێکە دوعای خێری بۆ ئەکا ئەچێ بەلای ئەولادی کەسێکە دوعای خێری بۆ ئەکا ئەچێ بەلای مەڕماڵاتی کەسێکە دوعای خێری بۆ ئەکا بوستانی کەسێکە دوعای خێری بۆ دەمی مسلمان دەمێکی زۆر پاک و تاهیرە زۆر عەزیمە بۆیە یەکێک لە شتە گرنگەکان لە حیاتی ئینسانی مسلمانە وەفایە یەکێک لەو شتانەی کە بابڵێن سولەیمان زۆر گرنگی پێداوە لە حیاتی خۆیان بریتیەوە لەوەی ئەهلی وەفای زۆر احترام لێگرتون یەکێک لە جارەکان یەزیدی کوڕی ئەبی موسلم کە یەکێک بۆ لە دەسەڕاستەکانی حەجاج هێنایان بۆ لای دەسوقاچیان بەستە بوو هێنایان بۆ لای سولەیمان پێوت وتی تۆ پێت وایە ئێستا حەجاج لەکوێ لە ناو جەهەنەمایە یان نزیکە لە جەهەنەمەوە چۆن ئەفەرمێ یەکسەر سەری هەڵبڕی وتی ئەمیری ئیمانداران ئەبۆ شێوازە باسی حەجاج مەکە حەجاج پیاوێکی زۆر ناسیح بوو لەگەڵ بەنی ئومەیەیە جەنگی خەواریجی کردووە ئەو هەموو چاکانی حەجاجی وت دواتر وتی ئەگەر بێت و ئەو هەچی سێری ئەەکەم لە دەستی ڕاستی عەبدولمەلیکی باوکتەوە وەساوە لە دەستی شەپی وەلیدی براتەوە ئەوان لەکوێ بن ئەمیش لەوێ ئەفەرمێ ئەم قسانە زۆر تون بوو بەرامبەر بە سولەیمان وتی ئەمە بکەنە دەرەوە دوای وتی وەڵڵاهی کەسی وەکو وەفای وەکو ئەم کەسە حەقی عقوبەی نییە دەستی بکەنەوە بەری بدەن ئەگەرچی دژی سولەیمانیش فەرمی مادام ئەوەندە بە وەفایە لەگەڵ ئەو کەسانی چاکیان لەگەڵا کردو دەستی بکەنەوە بەڕەڵایکەن و ئازادیکەن سولەیمان باشترین کارێک لە زەمەنی ئەوە کرابێ بریتە لەوەی کە لە دوای خۆی هات تەغییری سیستەمی خلافەتی بە شێوازێکی تر کرد هات لە بری ئەوەی براکەی خۆی یا کوڕەکەی خۆی دابنێ هات کارێکی زۆر گەورەی کرد ئەویش بریتی بوو لەوەی کە لە دوای خۆی خلافەتی بۆ عومەری کوڕ عەبدولعەزیز بەجێهێشت ئەویش بە ئامۆژگاری و بە قسەی ڕەجای کوڕی حەیب پێوت ئەی ڕەجا طبعا ئەوە مەشهورە لە ئەخیری عومریە کە ئەیوبی کوڕی وەفاتەکە زۆر تەئسیرەکە لەسەر سولەیمان هەموو حکومەکەی بۆ خلافەتی مسلمانان 2 ساڵ و 9 مانگ هەندێک فەرموون 2 ساڵ و 8 مانگ هەندێک 2 ساڵ و 9 مانگ ئەمەندە بوو 3 ساڵ کەمتر بوو چکە ساڵی 96 دەستی پێ کردووە ساڵی 99 وەفاتی کردووە ئەفەرموون سولەیمان یەکێک لە کارە زۆر گرنگەکانی بریتی بوو لەوەی کە عومەری کوڕی عەبدولعەزیز دانا کە پرسیارێکی لە ڕەجا کێ لە دوای خۆم دانم طبعا کوڕەکەی وەفاتی کوڕی زۆر تەئسیری لێ کردبوو و ئەفەرموون لە دوای ئەوە ئیتر ڕۆژ بە ڕۆژ بەرەو داخزان ئەڕۆژ سولەیمان حتا خوتبەی ئەدا لە پڕ کۆکەیەکی توندی بۆ دروست بوو نەیتوانی خوتبەکە تەواوکە کە دابەزی وردەوە دەیتر نەخۆش کەوت طبعا لەناو دیمەشقا نەمردووە لە دابق وەفاتی کردووە و لەو کاتا و ئینتیزاری ئەوەی ئەکرد ئەیوت لەم شوێنە بەجێ نایەڵم هەتاوەکو فەتحی قوستنطینیە نەکەم
ئەستەمبوڵی ئێرە ئێستا ئیسلامبوڵی مەسەن جاران کە ناوێت لەناو ئیسلامبوڵ ئەفەرمێ ئەلەم کاتە تووشی ئەم حاڵەتە هات ڕەجا پێوەدوتی ئەی ئەمیری ئیمانداران وەسیەت کە وتی وەسیەت بۆ کێ بکەم بە کێ بڵێم فەرمووی والله ئەگەر بتەوێت لای خوا هیچ محاسبێ نەکرا عومەری کورد عەبدولعەزیز دانێ ئەو دابنە ئیتر هیچ محاسبێ لای خوا ناکرێت بۆچی لە دوای خۆت کێت دانا ئەوش وەرەقە و قەڵەمێکی هێنا وەسیەتی نووسی بۆ عومەری کورد عەبدولعەزیز لە دوای عومەری کوڕی عەبدولعەزیز بۆ یەزیدی برای وختمی کرد فەرمووی بڕۆ بەیعەت وەرگرە لە خەڵکی ئەڵێ هاوارێکی لەناو خەڵکە ڕەجا وتی ئەوە تا ئەمیری ئیمانداران و خەلیفەی ئیمانداران ئەڵێ ئەبێ خەڵک بەیعەت بدا بەو کەسەی کە لەناو ئەم وەرەقە هەیە وتیان شتی وانە حتا نەزانی کێ بەیعەتی نادەین هاتۆ بۆ لە عەبدولمەلیک وتی ئاواڵە وتی بانکە ئەسەڵات و جامعە خەڵک کۆکەرەوە داوای بەیعەتیان لێ بکە ئەوەی بەیعەتی نەدا بیکوژن ئەبێ هەمووی بەیعەت بدەن ئەفەرمێ هەر هەمویان بەیعەتیان دا کاتێک کە سولەیمان وفاتی کرد ڕۆژی جومعە ئەفەرمێ لە دوای نوێژی جومعە ڕەجا هاتە دەرەوە بە کتابەکەوە ڕەجا ئەفەرمێ کاتێک کە ئەڕۆشتم سێرم کرد دەنگەدەنگی ئەسبیە لە دوامەوە ئەڵێس کە لام کردەوە سێرەکەم هیشامی کوڕ عەبدولمەلیک پێیوتم هەرچی سێرەکەم باوکم کەسێکی تری دانەوە لە ئێمەی داناوە بۆی ئەوە شاردوێتی و لێمان پێمان بڵێ بە فرێ خۆمان کەوین فەرموو چۆن سڕی ئەمیری ئیمانداران کەشفک ئەڵێ دوای کەمێکتر چوم عومەری کوڕ عەبدولعەزیز هادوتی بۆ خاتری خوا وا هەستەکەم ئەم پیاوە منی دانابێ ئەم ئیشە بە من ناچێ بەڕێوە ئەگەر ئەزانی منی داناوە بە فرێ خۆم کۆم ئەم شتە لابم لەسەر شانی خۆم ئەڵێ ئەمیان داوای ئەکرد ئەویان وازی لێ ئەهێنا ئەفەرمێ پێم وت ئەوە سڕی ئەمیری ئیماندارانە کەشفی ناکەم ئەفەرمێ کە هەموو وەچەکانی وەریت هەموو کۆبوونەوە وەچەکانی سولەیمان و کوڕەکانی عەبدولمەلیک هەر هەموو ئەڵێ دوای ئەوەی بەیعەتم لە هەر هەمویان وەرگرت هاتم خوێنمەوە بەسەریانە کە عومەری کوڕ عەبدولعەزیز خەلیفەی موسڵمانان ئەڵێ یەکێک لەوانەی کە هاواری کرد هیشام بووتی وەڵڵی ئێمە بەیعەتی نادەینێ ئەڵێوتم وەڵڵی ئەوەی بەیعەتی نەداتێ ئەمری عەبدولمەلیک و ئەمری سولەیمانم پێیە سولەیمانی باوکتان و براتان لە گەردنتان ئەدەم ئەڵێ هەمویان بەیعەتیان پێدا بەڵام دواتر کە خوێنمەوە لە دوای ئەوی ژێزیدێت تۆزە بنەماڵەی وەریت هێواش بوونەوە ئەگەر نەتووشی فتنە ئەبووین گەورەترین کە کارێک کردبێتی بریتێ لەم کارە جوانە کە کردوێتی کە عومەری کوڕ عەبدولعەزیزی لە دوای خۆی بەجێهێشت کە دواتر لە دەرسەکانی ترا ئەچینە سەر حەیاتی عومەری کوڕ عەبدولعەزیز کە جوانترین و گەشتترین کەس لەناو ئومەویەکانە بریتێ لە عومەر حتا هەندێکی زۆر لە عولەما ئەفەرموون سیرەتی عومەری کوڕ عەبدولعەزیز وەکو سیرەتی خولەفای ڕاشیدین ئەوەیە هەندێکیان لە ئومەویەکان دەریان نەیخێن لای خولەفای ڕاشیدین ئەوەندە گەورە و سەربەرز و گەورەیە لەگەڵ ئەمەیە سولەیمانی کوڕ عەبدولمەلیک ئەم هەموو کارە جوانانەی هەیە طبعا عرضم کردوون کە بەردەوام فکرە تەشەیعەکە فکرە شیعەتیەکە لە ئەهلی سونەتی داوە بۆیە سولەیمان لەگەڵ ئەمەشە ئەمەندە باش بوو لەگەڵ بەنی هاشمە لەگەڵ عەلەویەکانە بەڵام هێشتا لە ڕخنەی ئەوانە بەدەر نەبوو ئەنواع ڕیوایەتی درۆ درۆیان بەدەمەوە کردو هەر عەقڵ تەسەووری ناکە بە نمونەیەکێک لەو ڕیوایەتانتان عەرزەکەم کە لە کتێبەکانی شیعە لە زۆرینەیانە هاتووە ئەڵێن سولەیمان نانی زۆر ئەخوارد هەموو ژەمێکی 30 مەڕی ئەخوارد طبعا ئەمە شتانێکە لە خەیاڵی ئینسان دەچێتە دەرەوە 80 نانی ئەخوار 30 مەڕی ئەخوار نازانم چی ئەخوار یعنی یەک پارچە حیاتی سولەیمان کە ئەخوێنیتەوە ئەم شێوازە جوانە نییە لە لای شیعە کە ئەخوێنیتەوە پیاوێکی بخۆر دایمە خەریکی نان خواردن بوو ئەوە شێوازە ئیلا لە یەکێک یعنی یەک دانە نییە لەم گەورانە ئیلا بە زۆرێک لە زۆرەکان هاتوون قسەیان لەسەر کردو وتیان لەسەر داوە بۆیە حتما ئەمانەی کە کارێکی زۆر گەوریان بۆ ئومەتی ئیسلامی کردو هەوڵ درەوە کە مێژویان بشێوێنرێ بەڵام لە پەناشیە مێژوویەکی صحیحی جوان هەیە کە ئینسان دەتوانێت ئاعتیمادی بخاتە سەر داوامان لە ذاتی پاکی پەروەردگار لێ ئەپاڕێنەوە لێ ئەلاڵێنەوە خوا بۆ خاتینە جوانەکانی خۆت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت داوات لێ ئەکەین دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین یا ربی خوا ئیمانمان سەلامت کە دامەزراومان کە یا ربی خوا داوات لێ ئەکەین نور و رحمەتی خۆت بخەرە ناو دڵ و دەروونمانەوە یا ربی خوا گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت و بە ڕەحمەتی خۆت یا ئیلاهی لە ناڕەحەتی و زەحمەتەکانی ژیان ڕزگارمان کە یا رب العالمین
يا ربي خويا أمتي إسلامي لزحمتك زور قورايا يا إلهي أمور إيمان داران بخير دستانك أمينة ويا رب العالمين خويا عدالتي خول سرزويا جارك تزندوك ويا أكرم الأكرمين يا ربي خويا عباد بلال لجير زحمتك زور قورين إلهي داوال لي أكين بكرمي خوتو برحمتي خوتو بزي خوت رحمتي خود بسر معنا ببارنا رحمة بسر أمتي بيغمبر صلى الله عليه وسلم ببارنا خويا لقناهي دايكو باك ما نبورا لقناهي براو خشكان ما نبورا لقناهي خزمك سكار ما نبورا يا إلهي لد أبارين ولت ألا علينا وهركس شاكيكي لجيانا لقلا كردين خويا لقناهي هموان ببورا يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكين بكرمي خوت ورحمتي خوت شاككاني دنيا من في عطاك شاككاني آخرت من في عطاك سر من لم دنيا برزك يا رب العالمين سر من لو دنيا برزك يا أكرم الأكرمين لفساد دور من خرو يا رب العالمين خويا لفساد دور من خرو يا أكرم الأكرمين يا ربي خويا بارز رومانك همة برز مانك بخزمتك ردينك تقبل مانك يا إلهي داولي أكين صلاوي دلي أما بقينا في غمر صلى الله عليه وسلم يا كيكنا من لخزمت يا بينا يا أكرم الأكرمين يا ربي خويا لد أبارين ولد ألا علينا بكرمي خوت ورحمتي خوت أم دعانا ما اللي ورقرا أم درسانا ما اللي ورقرا يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ويقول لقناهم من الشوج بوري وخال من قبلك